توانم بڵێم ئێستا زۆر نزیکن یعنی کەمتر لە 200 مترێک کەمتر لە 100 مترێک هەردوو خۆپیشاندەران گەیشتونەتە بەرامبەر یەکتری هێزانەکانش لە نێوەنداوەساوە زیاتر هێزانی کەوتونەتە نێوەندەوە هێزەکانی سوپای عێراق و هێزەکانی پۆلیسی کەرکووکن ئەو هێزانەی کە هێزی حەشی شەعبی بوون لە ماوەی ڕابردوو لە دەوروبەری خۆپیشاندانەکە بوون ئەوانە ئێستا کشاونەتەوە ئەگەر لەگەڵ مابی محەممەد باشە لە نێو خۆپیشاندانەکەیە باشە ئێستا تەقەیەکی زۆر دەکرێت لە نێو خۆپیشاندانەکەی هەندێک لە خۆپیشاندەران وەرەپەنای دیوارەکەون تەقەیەکی زۆر بە ئاراستەی زۆر هەم بە ئاراستەی خۆپیشاندانەکە Suriye kadar eşit sana verebilir solide.